ئامادە بوانی بەڕێز خۆشەویستەکانی هەڤاڵ مام جەلال ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من لەبیرمە ساڵی 1981 بوو. جەڕەسی دەرگای ماڵەکەمان لێیدا لە بەریتانیا بووین و چوین ڕام کرد دەرگاکەم کردەوە. کە دەرگاکەم کردەوە ڕام کردەوە ژوورێ و بە قەرەباڵغیەکەی ناو ماڵی خۆمانم وت پیاوێک هاتووە. دایان نیشاندم، تەمەنم هەمووی 4 ساڵ بوو. وتیان ڕۆڵەوە پیاوێک نییە، ئەوە باوکتە. ئەوە یەکەم جار بوو چاوم بە باوکم کەوێت. ساڵێک لەمەوبەر لەم ڕۆژە لەم ساتە ئاخر جار بوو چاوم بە باوکم کەوێت. بۆیە بەناوی بەنەماڵە و خانەوادەی مامەوە بە خێرهاتنێکی گەرمتانەکەم بۆ سەر مەزاری مام. ئێمە کە ڕاستە 5 ساڵە 5 ساڵ بوو مام نەخۆش کەوتبوو و دوور کەوتبووەوە لە سیاسەت لە کوردستان و ساڵێکیشە ئێستا ماڵاوایی لێ کردوین. بەڵام بۆ یەک لەحزەش ئێمەی بەجێ نەهێشتووە، چکەن ڕێبازەکەی ڕوون و ئاشکرایە. ڕێبازەکەی نهێنی نەبوو، ڕێبازەکەی هەمومانەی زانین. بۆیە هەر یەکێکمان لە هەر شوێنێکدا ئەگەر بمانەوێ درێژە پێدەری ڕێبازە ڕاستەقینەکەی هەڤاڵ مام جەلال بین، ئەبێ بین ڕێبازەکەی دراسە بکەین. ڕێبازی مام هەرگیز ئەوە نەبوو گرژی و ئاڵۆزی دروست بکە. بەعکسەوە مام هەمیشە خەباتیە کرد لە پێناوی ئاشتەوایی سیاسی و ئاشتەوایی کۆمەڵایەتی. مام لە ڕۆژە هەرە تەنگەکانی سیاسیە لە جاتی ئەوەی پێداگرێ، لە جاتی ئەوەی خۆی فەرزکا لەسەر پرۆسەرکەدا هەمیشە دەستی ئاشتی درێژە کردەوە. مام لە هەموو کەسێکەی زانی کە کوردستان بە گرژی و بە ئاڵۆزی پێش ناکەوێ. مام لە هەموو کەسێک باشتر دەیزانی کە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان کۆک و تەبابن. بۆیە مام لە هەموو کەسێک زیاتر ئەهمیەتی پەیوەندیە لایەنە سیاسیەکانی ئەزانی لە سەروی هەمویانەوە پەیوەندی سیاسی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەت جەنابی کاک مەسعودەوە. بەڵام ئێستا کە ماممان لەگەڵدا نییە، ئەو ڕێبازەی ڕوونە ئەرکە لەسەر شانی یەکە بە یەکەی ئێمە پەرە بەو ڕێبازە بین کە ئەو ڕێبازە دوورکەوتنەوەیە لە گرژی و لە ئاڵۆزی. ئەو ڕێبازە بەهێزترکردنی پەیوەندیەکانی کوردستانە لەگەڵ دەر و جیران. ئەو ڕێبازە خزمەتکردنی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. بۆیە کە مام بەجەستە لێرەیە لە دەباشان هەمومان دڵنیاین سایە و سێبەرەکەی بەسەر تەواوی کوردستانەوەیە. بۆیە ئەرکە لەسەر شانی هەمومان ئەو ڕێبازە ون نەکەین، ئەو ڕێبازە پەرەی پێ بدەین و هەنگاوەکانی کە مام ناین، هەنگاوە سیاسیەکانی بۆ ئاشتەوایی، هەنگاوە سیاسیەکانی بۆ پاراستنی یەکپارچەی کوردستان، هەنگاوە سیاسیەکانی بۆ نەهێشتنی بەدیهێنانی دوو ئیدارەی، هەنگاوە سیاسیەکانی بۆ ڕاگرتنی تەوازن لە بینی پەیوەندی ئێمە و ئێران و ئێمە و تورکیا و ئێمە و عێراق و ئێمە و جیهان، هەنگاوە سیاسیەکانی لە پێناوی گەشەپێدانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەبێ بپارێزین. مامی هەمووان بوو، مامی هەموو چین و توێژەکان بوو، مامی هەژاران بوو، مامی جوتیارەکان بوو، مامی سەرمایەدارەکان بوو، مام بوو بۆ پێشمەرگە و بۆ فەرمانبەر، مام بوو بۆ ژنان و بۆ کوڕان، مام هی هەمووان بوو. بۆ یەکە ئێمە مەوزوعێکی قورسێتە بەردەممان
و نازانین چی بکەین با لە خۆمان برسین ئایا مام چی دەکرد با وەکو مام بکەین ئەگەر وەکو مام بکەین دڵنیابن سەرکەوتووە بین دڵنیابن زەرەر ناکەین دڵنیابن ڕۆحی شادەکەین دڵنیابن ڕێبازەکەی هەر بەرز ئەنرخێنین دڵنیابن ڕێبازەکەی ون ناکەین دڵنیابن خەونەکانی بەدی ئەهێنین سوپاستانەکەین بۆ بەشداربوونتان ئەمڕۆ لەم یادەیە بەخێر بن سەرچاو هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن بەخێر بن